سڵاوتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش. لە دوای هەشتی تەموزی ڕابردووە یەکێتی نیشتیمانی کوردستان بە دۆخێکی سیاسی تەواو ئاڵۆزدا تێدەبڕێت. ئەو حیزبە ئێستا لە دۆخێکدایەکە کاریگەری لەسەر تەواوی هەرێمی کوردستان و تەنانەت بەشێک لە دەرەوەی هەرێمی کوردستان و وڵاتانی دیکەش دروست کردووە. دۆخی یەکێتی بە جۆرێکە کە کاردانەوەی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان و عراقیش دروست کردووە. بە دیاریکراوی ئەو کاتەی کە هاوسەرۆکی ئەو حیزبە بافڵ تاڵبانی هەردوو بەرپرسی دەستگای زانیاری و دژە تیرۆری حیزبەکەی گۆڕی. ئەوە کاردانەوەی تەواوی لەسەر ئاستی ناوخۆیی حیزبەکە لێکەوتەوە. ئەو کاتەی کە هاوسەرۆکی حیزبەکە ناچار کرا یاخود دوور خرایەوە جارێکی دیکە ئەو حیزبە پێینایە قۆناغێکی دیکەوە. ئێستا شرۆڤەکان لەبارەی داهاتووی ئەو حیزبە زۆرن، هەم لەسەر ئاستی ناوخۆی حیزبەکە هەم لەسەر ئاستی دەرەوەی حیزبەکە و هەرێمی کوردستان و عراقیش. من دەمەوێت بارودۆخی یەکێتی بۆ ئێستا و بۆ ئایندەی نزیک و دوور لەگەڵ میوانەکانم گفتوگۆ بکەم لەگەڵ هەریەک لە بەڕێزان دکتۆر عەبدوڕەحمان مەولود مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی کە بە سوپاسەوە لە کەنەداوە لەگەڵم دەبێت. دکتۆر سڵاوت لێبێ و کاتت باش. زۆر سپاس. سڵاو لە تۆش عەزیز. زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز مەسعود عەبدولخالق شرۆڤەکاری سیاسی بە سوپاسەوە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. سڵاوت لێبێ کاک مەسعود ئەم کاتت باش. زۆر سپاس لە تەنات و لەگەڵ کاک دکتۆریش. زۆر سپاس. لە دکتۆر عەبدوڕەحمانەوە دەست پێ یەکەم. دکتۆر لە دوای دروستبوونی و ئاڵۆزیانەی کە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بوو، خەڵک بەگشتی بۆ چوونێکی هەبوو، بەڕێستان لە دوای وتارتاندا بۆ چوونێکی تەواو جیاواز لە بۆ چوونەکانی دیکە هەبوو. پێتان وایە دۆخی یەکێتی ئێستا چۆنە و پێشبینی چی دەکرێت بۆ ئایندەی نزیک؟ سڵاو لە تۆ و سڵاو لە کاک مەسعودی بەڕێز و لە بینەرانی بەرنامەکەت. وڵا ئەوەی من دەیبینم وەزعی یەکێتی بە وەزعی کەتەی کەوتووە. مەسەلەن وەزعێکە ئاڵۆزە، چارەسەرکردنەکە هێندە ئاسان نییە، بەڵام ئەگەر لە ڕووی منطقەوە سیرکەی، یعنی بەپێی وەکو دەری ماثماتیک، بەپێی منطق، بەپێی لۆژیک سێری بکەی، دوو بەڕێز تا دوێنێ لە لووتکەی هەرەمی ئەو حیزبە سیاسەدا بوون. دیارە ئێستا بەرکەوتیان هەیە، ئیتر کە بەرکەوتیان هەبێ و دوانە ئەگەر نەتوانن بەیەکەوە ئیدارە بکەن ئەی چاچیە وانە یەک لە دەتوانن بەیەکەوە کار بکەن یانەوە دەبێت یەک و بەجیایەکدا بڕۆن. ینی وتارەکەی من لەسەر ئەو مەوزوعیدایە. ئەو بەڕێزانە کەسیان بەوت کە چۆن ناکە، مەسەن کاک پاڤێڵ ببێت هەموو شتێک و کاک لاهور بچێتەوە ماڵێ، یان کاک لاهور ببێت هەموو شتێک و کاک پاڤێڵ بچێتەوە ماڵێ، یان بە هەردووشیان کار بکەن یانەوە دەبێتیان کار نەکەن. یان ترەکەی یعنی بە منطقی داینێ وەکو ماثماتیک سێریکە دوو ڤاریبڵت هەیە، دوو متەغەیرەت هەیە، ئەی و بی، یان ئەی و بی تۆ لەگەر یەکترن، یان بی بەتەنیا، یان ئەی لەگەر یەکە، یان دەبێت یەکە چامن. لەبەرەوەی هەر ناکەن بەیەکەوە. من قناعەتم وایە ئیتر ینی باشتر وایە کاک لاهور بتوانێت حیزبی سیاسی خۆی دروست بکاتن ئەگەر ممکنە و ئەگەر بکرێ و گە بەڕێگەیەکی ئاشتیانە ئەو مشکلانە حل بکرێت. چونکە خۆ سیرکە، یعنی منطق نییە کابراەک لە لووتکەی دەسەڵاتدا بێ شخصی یەکەم بی، یعنی یەک لە دوو شخصەکانی یەکەم بی ڕۆژی دوودەم برێن بچۆ ماڵێ. یعنی ئەوە لە کەمپانیایکی سکۆڵەشەوە ڕوونادا، لە چێشخانەیەکیشەوە ڕوونادا، تۆ بەکرێکارەکەت برێ بەیانی مێوە سەرکار، ینی حق و حقوقی و قانونێ و التزامات هەیە وانە. ئەو کاتی خۆی سەدام حوسێن دوای بە ئەحمەد حەسەن بەکر کرد. عراقش دەزانن دروستکردنی حیزبی نوێ وەک ئەوەی کە لە دوای وتاردا باسی دەکەیت و پێشنیازی دەکەیت بۆ لاهور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی، لە چیەوە سەرچاوی گرتو بۆچی پێت وایە دروستکردنی هێزێکی نوێ لەلایەن لاهور شێخجەنگیەوە کێشەکان چارەسەر دەکات؟ من پێم وایە لاهور بەڕێز لاهور شێخجەنگی ڕپرزێنت یاعقوبرێک و نوێنەرایەتی ڕێیەکی سیاسی دەکەنە ناو یەکێتی. کۆمەلگای کوردستانیش پێویستی بە ڕێی جیاوازە، یعنی چەندە ئەو ڕێ جیاوازانە قەتیز بکرێتەوە، کەم بکرێتەوە، هێندە مشکلە بۆ کۆمەلگای کوردستان دروست دەبێت. لە کەس شاراوە نیە ئەو کێشەی کە لە ناو یەکێتیدایە کێشەیەکی سیاسیە، کێشەیەکیش نییە هەوڕ دوێنێ دروست ببێ
هەر لە خۆیەوە کاک پاوڵ هەرستا ببرێ بیانی ئەم کاک لاهور لا دەبم ئەو سابقەی هەبی دەبی پێشتر هەبی و دەبی ینی لە ڕۆژێک دروست نەبووە بەڕای من شەشەکە سیاسیە کێشەکە زیاتر پەیوەندی بەوەیە بە مووقفی تورکیا سەبارەت بە کوردەکانی ڕۆژاو و ناوخۆی کوردستان یعنی ئەو مووقفینە ناو یەکێتی هەیە بە تایبەتی لاهور شێخزەنگی جیاوازە لە باقی یەکێتی دەرگە سەبارەت بە ڕۆژاوا سەبارەت بە کوردەکانی تورکیا جا لەبەوەی ئەو ڕەنگە ببینێتەوە و دەنگە بمینێ یعنی وەکو ویستم بزانم لەبارەی بوونی گومانێک لەوەی کە بەشێک لە چاودێرانی سیاسی و لەسەر ئاسی ناوخۆی حیزبەکەش بەشێک لە بۆچوونەکان پێیان وایە کە ئەمە دەستێکی دەرەوەی حیزبی یاخود دەرەوەی هەرێمی کوردستانی تێدایە بەڵام دواتر پێش ئەوەی ئەوە لێ بپرسم دەمەوێت بزانم بۆچی پێتان وایە دروستکردنی حیزبی نوێ کێشەکان چارەسەرەکە و پێتان وایە کە ئەم دوو شخصیەتە لە ناو حیزبێکە ئیتر جێگەیان نابێتەوە لە کاتێکە شخصیەتی تر هەبوو کەسایەتی سیاسی دیکە هەبوون هەر لە ناو یەکێتی جیابوونەوە بە نمونە بە دیاریکراوی مەبەستم بزوتنەوەی گۆڕانە ئێستا پێکەوە هاوپەیمانن و لە چوارچەوەی هاوپەیمانێتێکە کارەکەن ئەو کارە کاتێک ڕوویدا کە نەوشەروان مستەفا حزبی خۆی پێکێنە ئەو کاتوانیان هاوکاری بکەن یعنی ئەو کاتێک کاک نەوشەروان لە ناوێچێتی بوو هەوڵی زۆریدا لە ناوێچێتی بمێنێتەوە بە بەردەوام ئەنواع شێش و مەشاکلیان بۆ دۆست دەکرد لێن دەگەڕن هیچ کارێکی بچێتە پێش کاتێک کە مەوزوعەکە بوو بە مەوزوعێکی جددی و بە فعلی بوو بە حزبی سیاسی و توانی کورسی بینی و نیشانی یەکێتیەکانیدا ئەو برادرانی کەما بوونەوە ئەو کاتە بە ناچاری ئیتر دەبێن بێن حەلێک بدۆزنەوە ئێستا ئەگەر ئەو برادرە ئەروە بە سووک کوردستانەیە بچێتەوە ماڵی لێ دانیشێ وەڵا حسابی هیچ شتێکی بۆ ناکرێتن وانە یعنی ئەوە لە سیاسەت داوایە لە دنیای سیاست داوای بەڵام ئەگە تۆ زەمن بۆ مهم نییە داخەو حزب دروست دەکەیان دروست ناکەندا ئەوەندەی من بۆ میمە وەزعی وەک ئەوەی کە بەڕێزت پێشنیازی بۆکەی هێزێکی نوێ حیزبێکی نوێ لە دەرەوەی یەکێتی دروستکە لە ماوەیەکی دیاریکراودا دەتوانێت جارێکی ترپێکەوە لەگەڵ یەکێتی کۆ ببنەوە و کاری هاوبەش بکەن ئەو ئەگەرە باشترە دەکرێت ئەگەر بتوان لەگە گۆڕان بکە مەسان یەکێتی لەگە پارتی کار دەکەن لەگە ئیسلامیەکان کار دەکەن لەگە گۆڕان کار دەکەن دەتوانێت لەگەڵوانیش کار بکە خۆ نهایەتی دنیای نیە دەزانین چۆنە منطقی کە لە کوردستان ئەگە حزبێکی سیاسی دروست بوو پێیان وابی نهایەتی دنیایە لە نهایەتی دنیایە و یعنی ئەوە گۆڕان دروست بوو گۆڕان کورسیشی هێنا و نە زیاتر لە یەکێتی و نە دنیا شتێک چوو نە سلێمانی شتێک توی وەرزش دروست نەبوو ئەو ئێستا بەیەکەوە شاوکاری دەکەن دەگە خلافاتی نێوان یەکێتی و پارتی زۆر قوڵش بۆ لە سەردەمانێکدا ئێستا هاوکاری یەکتر دەکەن بەیەکەوە لە پەرلەمانە لە حکومەت یعنی نهایەتی دنیای نییە ئەگە حزبێکی سیاسی دروست بی ئەمە نیگەرانم بەوەی ئەگەر بێت و ئو برادەرە هەروە بڕەوانەی ماڵەوە بکرێتەوە ئەو ڕەئیە جیاوازەی لە کوردستاندا هەیە کە لە خزمەتی خەڵکی کوردستاندا هەیە مانەوەی ئەو جیاوازانە گرنگە ئەوە لەبار بچێت بۆیە تەنها حەلێک ئەگەر کاک لاهور بەجددی بێ بەرامبەر بە مەوزوعەکانی خۆی و بە جیاوازیەکانی لەگەر باقی یەکێتی تەنها حەل لە بەردەمی ئەوەی حزبێکی سیاسی نوێ دروست بکە لە ڕێگای حزب سیاسی و دەی سەڵمێنێ چەندە دەرسەدی خەڵکی کوردستان لەگەریەتی ئەو کاتە برادەرەکان کەش بە ناچاریان هاوکاری دەکەن یان دژایەتێتە سەر دەکەن کە پێم وانێ بیکەن چکە لە مەسلحەتیاندا نابیتنەوە کات زۆر باشە دەچمە لای کاک مەسعود جارێک تر سڵاوت لێبێ کاک مەسعود ئەمەی بۆ چوونی بزانم لەبارەی دۆخی یەکێتی بەگشتی ئێستا دۆخی یەکێتی چۆن دەبینیت بەناوی خۆی گەورە و میێرەبان خۆی یەکێتی لە ئەسڵدا یان زۆر جار بەو هەوراز و نشێوەدا ڕۆیشتیە زۆر جار ئینشقاقی تێکەوتووە باڵباڵانەی تێدا بووە بەڵام ئەو یەکەم جارە من گوێم لە هەندێک پێشهاتی نوێ دەبی بۆ نمونە لایەکیان هاوسەرۆکەچیان دەڵێ ئەمێن دەبی ڕئیس بم ئەنی پێشتری لە زمانی ئیمارەتەکان تا مشکلەکانی 66 لەناو حرەکەی کوردیوە تا دەگاتە ئەو دواییەش ڕاستە لەسەر زەعامەت بووە لەسەر دەسەڵات بووە بەڵام کەس جورئەتیەوەی نەکردیە بڕێ ئەمێن دەبی ڕئیس بن ئێستا لەو کێشەی باشکرا ئەوی پێوە دیارە لە کاتێک لە کۆنگرەش دەنجی یەکەمی نینایە یعنی ئێجا لەوەی کە ئایا حیزب کام لا حیزب دروستکەن یعنی پرسیارەکە شەرنیە ڕوو لە کاک لاهوریان کاک بافێڵبی کامیان ئەقەلیەتن کامیان لە ناو یەکێتی حەقوی ئەوی تر ئەنی پێی بگوترێ حیزب دروستکە لە بۆ ئێمە لە ناو عائلە یعنی پەیوەندێکمان بە عائلەی ماری مام جەلال و ئەوە نێوان یەک عائلە ئامۆزانە ئەمە حتا پەیوەندیمان بە یەکێتی نیشتیمانیش نیە ئەمە کەسمان یەکێتی نیشتیمانی نین کاتە ئێمە تەماشای هەڵوێز دەکەین لە بۆ ئێمە کاک بافیل و کاک لاهور بە یەک مەسافەیە کامیان هەز دەکەی کە غەدر دەکە یان دەستێکە یان وەساتەڕەت دەکاتەوە اعتیادیە هەموو ئینسانێکی عاقل و منطقی ڕەتفعلی بەرامبەر پەیدا دەبی ئێستاما
زۆر بەوردی چاودێری ئەو ڕووداوانەمان کرد هەمومان بێدەنگ بەڵام ئێستا هەست دەکەین ئەو کێشەیە کێشەیەکی ناوێچێتی نییە کێشەیەکە و دکتۆر و جەنابیشتان باستان کرد لە دەرەوە ڕاهاتووە یعنی ئەو وەکوبرەی ئەوی ناوی لێ دەنێن پیلان کۆدەتا ئەو ناوانە ڕەنگە ئەوە تایبەت بیبوان بەڵام بۆ ئێمە بۆچوونی بەڕێز بزانم لەسەرەوەی کە گومان هەیە لەسەر ئەوەی کە ئەمە دەستێکی دەرەکی بێەوە بەشێک لە کێشەکەی ناویەکێتی لایەنی دووەمی کێشەکە کە لاهور شێخ جەنگیە نەی شاردۆتەلەوەی کە ئەمە پلانێکە وەک خۆی دەڵێت و دەستێکە لە دەرەوەی یەکێتی دنەی ئەم بابەتە یاوە و ئەمە وەکو پلانێکی گەورە دژی یەکێتی دەبینێ بۆچوونی بەڕێستان چۆنە پێچان وایە ئەمە پلانێک بێ لە دەرەوەی هەرێمی کوردستانیان لە دەرەوەی یەکێتی پلانی بۆ داڕێژرابێت نەخۆی ئاشکرایە ینی ئەم دەرێم ڕۆیتەریس قسەی لەگەرم کرد ئەم گوتن پیلان نییە هەر ئاشکرایە ینی قرار لە شوێنە دەرچووە خۆی ئەوە گرگە دەباری سەرۆکی هەرێم یعنی چۆن ئێستا خەڵکە حیزب چووە مامۆستایانی ئاینی چووینە خەڵک چوینە نێو بشی ئیشەکی زۆر جوانیان کرد ئێستا دەباری سەرۆکی هەرێم ئەو ئیشەی بکردا بایە نە قرارەکی دەربکردا بایە لە ساڵ حیلایەک و ئێستاش بێدەنگە بەمەعنا پێلانیە ئاشکرا دیارە چێ لە پشت ئەو مشکلانەیە حیزبی منافیسی خۆیان هەیە برایانی پارتی دیموکراتی کوردستان دەستیان لەو ماوزوعیدایە یعنی ئاشکرایە ئەم هیچ بەڵگەم نییە بەڵام بەڵگەم ئەوەیە کە قرارەکە لەوێ دەرچووە ئەوەی تەنفیزی دەکات چییە ئامرازەکان چییە ئەوە لەسەر ئاستی ناوەخۆی کوردستان لەسەر ئاستی ئیقلیمی ئاشکرا دیارە تورکیا ئەولایەنە ینی لەناو ینی دەویست یەکێتی نیشتمانیش بێتە مەیدانێ و بێتە شەڕی پاکەکە و قەندیل شەڕی قەندیل بکە پێشتر چێمانیع بۆ خۆ ئەوانە دیارن ئەو مۆزوعانە دەتان وایە لە دوای ئەوە یەکێتی ڕازی دەبێت بۆ خۆ 4 ڕۆژ لەوە 5 ڕۆژ لەوە پێش تورکیا دەستی پێکرد تقریبا معلوماتەکەی دقیق نەبوو وای زانی بوو یەکێتی نیشتمانیش بەشدار دەکا بەڵام یەکێتی نیشتمانی لەو دەمەی دیارە ئامادە نییە بەڵام ئایزێ تورکیا ئەوە ڕای تورکیا پێی وایە ئەو ڕێکەوت ئەو گۆڕانکاریە نوێیە جارشکە یەکێتی و پارتی دێختەوە قۆناغی ڕێکەوتنە استراتیجیەکە و جەنابی کاک مەسعودی دەبتە مەرجعی هەردوولایەن و هەردوولا شەڕی پاکەکەی لە بۆ دەکەن و قەندیل و کۆتایی بە تیرۆر دێ لە کوردستان وەکو ئەدەبیاتی تورکیا وادڕێ بەڵام کێشەکە ئەوەیە ینی ئەمە هەموو لایەکمان لە چ دەترسین لەوەی دەترسین تورکیا لە بەرچی 2023 دانایە کشانەوەی ئەمریکا لەو دەمەی بە تایبەتی ئێستا ئەوڕۆ ئاشکرا بوو کە لە حەریر دەکشێتەوە و هێزەکانی ئەمریکا دەباتەوە کوێ ینی کاتە ئەمریکا لە کورد تووڕە بووە ینی ڕاستیەکەی ئەمە 3-4 خاڵ هەیە حەزەکەم ئەوانە ئەگەر بە پەرتەوازەی دەردەکەی بەڵام تەرابوتەکی زۆری بێکۆیە لە دوای ریفراندۆم لە دوای هەموو راپۆرتە نێودەوڵەتی خراپی لەسەر دەسەڵاتی کوردی دێ لە دوایەوەی دێکە حەولێکی زۆری لە هێزی پێشمەرگەی خا ئیدارەی جوان لە کوردستان دروستکە ڕێک نەکەوتن لە دوای ئەو کەیسی جیراوەکانی بادن زۆر کەیسی تریشەیە بەڕاستی ئەمریکا وەکو برێ بێئومێد بوو لە هەرێمی کوردستان کشانەوەکەی معنایەکی زۆر مەترسیداری هەیە و تورکیاش حسابی لە بۆ ئەو کشانەوەی کردیا تورکیا حسابی زۆر دەکرد ینی ڕیشوەی دەدا ترامپ لە بۆ ئەوەی لە کوردستانی سووریا بکشێتەوە بە هەمان شێوە لە بۆ کوردستانی سووریا لەبەرەوەی دەزانیە ئەگە ئەمریکا بکشێتەوە تورکیا دەتوانی هەرێمی کوردستانی شتێک بدا پاکەش لە ناو ببە و ئەوەی دەیەوێت لە قەندیل پرۆژەکەی قەندیلی گرنگە حەزەکەمەوە لەسەر بوەستێدا بەڵێ پێتان وایە بابەتەکە پاکێجێکی ناوخۆیی نیە و چۆتە دەرەوەی هەرێمی کوردستان و کاریگەریەکانیشی دوورمەودا دەبن بەتاکید زۆر ئاڵۆزا ئامانجە استراتیجیەکان ئێمە دەیبینین دیارە ئەمە لەبەرچی زۆر حەز دەکەین ئەو کێشەیە چارەسەر بێ ئەو دووبرایە لەگەیەک پێک بینەوە لەبەر ئەوەی سەرکەوتنی تێدانە ئەگە کاک بافێر سەرکەوت هەر شکستە ئەگە کاک لاهور سەرکەوت هەر شکستە شکستی نەک هەر یەکێتی نیشتیمانی ئێستا تقریبان ڕۆی فاتحەی لە بۆ بخینە ئەمە نارێمی بە یەکجاری بەڵام بەتاکید دەنج یەکجار زۆر کەم بۆ بەڵام هەرێمی کوردستانیش مەحەڕەشەی توندی لەسەر دەکەن بەڵێ پێچەوانەی بۆ چوونەکەی تۆ بافڵ تاڵەبانی وەکو هاوسەرۆکی یەکێتی پێی وایە کە ئەمە نەکشکست نییە بەڵکو بە پێچەوانەوە سەرکەوتنێکی گەورەیەک خۆی دەڵێت بۆ یەکێتی و چاکسازی دەکەن لە ناو حیزبەکەدا والله جا ئەو قسانەمان دیتێ لە معەمەر قەزافی لە حسنی مبارەک لە عەلی ساڵح لە سەدام حوسێن نازم دەچێ بەو شێوە قسەی دەکا ئەو لە بۆ خۆی دەرێت چاکسایی من
جێم لە عێراق دەبوو ئەو هەموو شکستەی هێنابوو دەیگو ئێمە 29 ساڵە سەر دەکەین ئەو جارە بینای عێراقێک دەکەین نازانم عێراقی قادسی کاکە ئەو قسانە چێمەوە لە پێش چاومانە دەبینین چ دەگوزەرێ بە ئاوڕەکی لە تەنیشتەکانی خۆی بداتەوە ئاوڕەکی لە ناو جەماوەری یەکێتی بداتەوە ئاوڕێک لە تورکیا بداتەوە ئاوڕێک لە گۆڕانکاریەکانی شەرق ئەوسەط و جیهان بداتەوە ئەو کاتێ ما قسانی لیوەردەگرێم پێم وانییە ئەو جملانە ئەسڵەن جملەی مفیدە بن ئەگەوەی گوتیوم بەخۆم جێب لە قسەکانی نەبووە بەڵام ئەگە وای گوتوی ئەسڵەن جملەی مفیدەش نییە. زۆر باشە ئێستا بە گشتی دوودڵی و قەلەقی و دڕدۆنگیەک لە ناو بەشێکی زۆر لە خەڵکی هەرێمی کوردستان و بە تایبەت لە ناو لایەنگران و دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە دروست بووە. پێتان وایە لە ئایندەی نزیکدا هیچ گۆڕانکاریەکی نوێ شتێکی دیکە لە ناو ئەو حیزبە و کاریگەری لەسەر هەرێمی کوردستان ڕووبدات؟ ئەم پێم وانییە وەکو برەی ئینشقاق هەبی یان وەکو برەی دووبەرەشی نەخێت ئیجماعە خەڵکی کوردستان نیگەرانە ینی ئەوە اختلاف نییە جەماوەری یەکێتی و جەماوەری دەرەوەی یەکێتیش ئیجماعەن متفقن إلا ئەوانەی کە مەسلحەتەکیان هەیە یان حیزبی منافیسن یان یعنی ئەهل بە جۆرێک لە جۆر ئەم نازانم ئەو قسە و گفتگویم دیفاع نەری لە لایەکیان ڕەنگە لایەکیان گەندەڵی وەکو گەندەڵی کریان نەیکرێ ئەو محکەمە هەیە و گفتگۆ هەیە بە ساغیکەنەوە من زۆر بە معلوماتی دقیقمان لەسا هەردووچیان نییە ئەمە ڕوانگەکە زۆر بەفراوانتر تەمەشای دەکەین تەمەشای گۆڕانکاریەکانی شەرق ئەوسەط و کوردستان تایدا و دەوری تورکیا و ئەو هەڕەشانی 2023 لەبارەی لۆزان و میساقی میلی و سیبەر و ویلایەتی مووسڵ و یعنی ئەوانە ئەو قوواتی تورکیا ئێستا لە چێ چ دەکە تەرحەکانی تورکیا لە بۆ عێراق لە بۆ ئێران ئەمە ئەوانە دەبینیت لە مەترسیمان لێ بۆیە ئیجماعەکەیە لە کوردستان بەڵێ مەترسی هەیە لەسەر ئەو کێشەیە ئەمە تێدەگەین معنای چیە یعنی حتاگەر ئێستا ئەو دۆخی کە هەیە کاک لاهور بەرامبەر کاک بەفێلی کرۆ ئێسامان لای کاک بافێلی دەبێت بێەوەی بیناسی بە هەمان شێوە ئێستا کە ئەو دۆخە و ئەو وەکوبرێ حڕەشە و ئەو ئەگە ناوی لێ بنین پیلان لەسەر کاک لاهوری هەبی عینەن ئێمە دەزانین کەوە لەسەر کوردستانە بۆیە لای ئەولا دەگرین بە معنەوەنی لای شخصە کوردان کرد ئەسڵان تعارفەکی زۆر باشمان لەگە هیچ کام لایەکیان بەو شێوی نییە وەکو دەگەڕێمەوە دەمەوێت بچمەوە لای دکتۆر عەبدوڕەحمان. دکتۆر بۆ چوونێکەیە باز دەوە دەکات یاخود پێشنیازی ئەوە دەکرێت بۆ چوونە دەرەوەی لاهور شێخجەنگی بۆ دەرەوەی کوردستان و دەرەوەی عێراق پێتان وایە لە ئەگەری جێبەجێبوونی بۆ چوونێکات پێشنیازێکی لەم جۆرەیە لە ئەگەری چوونە دەرەوەی لاهور شێخجەنگی دەتوانێت جارێکی دیکە فرسەتێکی دیکە دروست بکاتەوە بۆ خۆی بۆی جارێکی دیکە و بە شێوازی دیکە بێتەوە ناو گۆڕەپانی سیاسی؟ بە لەسەرەتا پێش وەڵامی پرسیارە بدەمەوە لە قسەکانی کاک مەسعود خالق زۆر دروست زۆر شتی بوت ینی بەڕاستی نیە ینی نیگەرانی ئێمە ڕەبتی بەوەی نییە کامە تەرەف لایەنگری بکەی لە تەرەفێک نیگەرانی ئێمە لە هەلومەرجی کوردستان چی بەسەردێ یعنی ئەو وەزع بە عمومدا لە قسمەتی خەڵکی کوردستاندا نیە لە ناو خۆی کوردستاندا ینی زەخت مەودای ئازادی و بیرکردنەوە و سیاست و ئەوانە تەسک دەکاتەوە هەم لە مەودای جیهانیشدا کوردستان پاش دەخا دەگەی خەڵکی دنیای ئەوە ئیسپادەیان کردووە لەو مشکلانەی کە کۆرۆنا دروستی کردوێتەوە هەموو ژێرخانی خۆیان ڕێک دەخەن ناوماڵی خۆیان ڕێک دەخەنەوە لەبەر خەڵک ناچێتە دەرێ وەکو جاران ناچێتە بازار جادە و بانیان چا دەکەن ژێرخانیان چاک دەکەن توزانم پێداچوونێکی گشتی بە سیستەمی خۆیان دەکەن ئێمە سەرقاڵی چین یعنی خەڵک لە دنیای باسیەوە CD دایمنشن هەیە و ئارتفیشەل ئینتەلیجەنس هەیە و زام علمی جینۆتیک هەیە و ئێمەش تازە بە تازە خەڵکی ناخۆین شێ دەبێتە کۆسەرۆکە و شێ سەرۆک نییە یعنی بە عمومدا کوردستان دەیە هەنگاو دەنێتە دواوە لە کاتێکدا ممکن بچێتە پێش لە ناو خۆش ئەگەرەوە بۆ بچێتە سەرێ وەزع بەڕاستی سەردەمی سەدام حوسێنت دێتەوە کەس ناوەری فزەی لێبێنە لە مەکتب سیاسی لە عسکەری حیز مەسئولێک وەکوەوەی کشمەلیشی لێ دەکاتن و تەواوە یعنی فەزای ئازادی لە کوردستان دەبارە تەسکتر دەبێتەوە بێزگەلەوەی گەوکو باششم کرد لەسەر تاسەری دنیای چه زەرێک دەکەین چەندە پاش دەکەوین لەڕووی پێشکەوتن و دروستکردنی ژێرخانی خۆمان لە هەموو مەجالەکاندا جاگە بگەرم وەسە پرسیارەکەشت وەڵڵا ئەگە بچێتە دەرێ هەروە بچی لێی دانیشی قەت ناگەڕێتەوە ناو سیاست ئەو با معلوم بێ یعنی لە سیاست فرسەت هەیە تۆ فرسەتانە لە دەستدا تەواو بووی یعنی جارێک کە بچێتە ئەوروپا و لە ئەوروپا دانیشی خەریکی کاسبی و ژان و گوزەرانی خۆی دوایە بێتەوە دەزانین چۆنە یعنی ممکنە بەڵام بەو ئاسانیە نییە یعنی ئەگە تۆ سەیری برادرانی حزبی دیموکراتکە دوای شۆڕشی ئەیلول
ئەوانە چوون لە دەرەوەی کوردستاندا بوون بەڵام فرسەتێکی مێژووی هاتە پێشەوە لەبەر قاعدەیەکی جەماوەریانە بوو تاریخێکە بوو مێژوویەکە بوو جارێش هاتنەوە سەر ساحی سیاسی ممکنە ئەو شتانە یعنی هیچ شتێک نییە بڕی وەڵە 100% بە مطلقی قسە بکەیت بەڵام لە حالی حاضردا لەبەر ئەوەی جیاوازیەکانی جیاوازیەکی جەوهری نین یعنی مەسەلەن بڵێ ئەو کاتێک کە برن ماڵی بارزاری کە چوونە دەرەوەی کوردستان و دوای شۆڕشی ئەیلول و ئەوانە خۆشەویستێکی زۆر گەورە بوو بۆ ئەو مۆزوعە و قەزەی کورد قەزەیەکی گەورەی و کوردایەتی قەزەیەکی گەورەی لە فرسەتێکا دێتە پێش و دێنەوە سەرکار ئەوەی بەڵام ئەوەی ئێستا ئەو جیاوازە قوڵە نییە کە کاک لە هەور بچێت و لە ئەوروپا دانیشت و 5 ساڵ کە جارش کە بە قیتاری بینەوە وەڵە سیاسەت دەکات ئەوە بە قەناعەتی من ئەوانە ئێستا دەبێ خۆی ساغ کاتەوە بەلایەک بەلایەنەکان یان حزبەشی سیاسی پێکدەن یان نەچی لە ماڵی دادەنیش و سیاسەت ناکات یان هەر ئەوەیە جا ئەمێن هەرچی قرارێک دەداتن نیگەرانێکی ئەوتۆم نییە بەڕاستی نیگەرانێک ڕئیسەکەی من لەسەرەوەیدایە ئەگەر ئەو جۆرە کارانە بچێتە سەرێ پێشتەش وتمە من ئەو کارە لە کاری هین دەچێت کاتی خۆی سەدام حوسێن چوون پاڵی بە ئەحمەد حەسەن بەکردوەنە و خەڵکی هەموو عێراقیش و هەموو خەڵکی کوردستانی شارەزان کاتێک کە کەسێک بەو شێوە دێتە سەرکار نەتیجەکەی چ دەبیت يعني هیچ کەسێک لە سەردەمی سەدام حوسێنە خۆ نەدەوێرە فەزەیەک بکە لە هەر مەنسەبێک دابی لە ناو یەکێتی وای لێ دێ دەبی هەرچی مەنسەبی عسکەریە سیاسیە حکومی هەر کاتێک بێت ئەو برادەکە کەشمەلێکی لێ بکەن ئەم هەموو ترسا لە ئایندەی هەرێمی کوردستان و یەکێتی لەکوێوە سەرچاوە دەگرێت بۆچی بەم شێوەیە مامەڵە لەگەڵ ئەو کەیسەیە دەکەی بۆچی پێتان وایە هەرێمی کوردستان دەچێتە قۆناغێکی ئەوەندە مەترسیدارەوە کاکەین باسم لەوەی کرد یعنی وتم ئەو جۆرە کارکردنە ئەو جۆرە ڕەفتارانە کە تۆ کەسێکت لە لووتکەی دەسەڵاتی خۆتە بیانی دەینێریەوە مارێ بەو جۆرە و بەوینا دەچێت سەرماڵی و دەستگای عسکەری کۆ دەکەی و لە چه شوێنی دنیا ڕوودەداوانە يعني حتى تو کەمپانێکی چکۆڵەتە بێ يعني کاک قابیل و ببوورە کاک پاڤێل و کاک قوبار لە دەرە ئیشیان کردووە ئەوانە لە خارج گەورە بووینە ئەوانە لە کەمپانێک ڕۆژێک ئیشیان کرد بێ ڕۆژی دواتر بۆسەکەیان سەرکارەکان گوتی بڕۆمێنەوە ماڵێ ئەو هەنیە يعني أصوله قوانين حزبي شيكاغا حزبش هني مؤسساتي هي دزغاي ليكولينوي ولبسينوي قاعد دزغاي قضائيه لكردستان اتوان هم بايمال كيو بري هيچ حسابوش تكناكم تو بسول مال دانشي بياني دو بياني بس يعني همو كسي كورنا ويشيتيا ود صلاتي بدستا يعني سلطي بدستا يعني شنو بدستا دبي سوق بزاني بياني دو بياني بادل دينيرتو مال اگه بيويت ببي هيشتك اگر او بتواني لاهوش تك زنجي كم عموزايتي هم شخصيه كميتي هم دغو مسبراين او هابينيرتو مالي اي عند مال بندق ونانريتو مسؤول مال بندق وزيرك مدير عامك فلان كساك نانريتو مال باسي دەسەڵاتی قەزاییت کرد لە هەرێمی کوردستان دەسەڵاتی قەزایی هەیە پێتان وایە دادگاکان دەتوانن تا چەند ڕۆڵێکی باش بگێڕن لەم کەیسەیە بە تایبەت هەردوو لە ئێستاە ئەوەی کە بە فەڕمی لێدوانیانەوە پەنیان بردووەتە بەردادگا لەبارەی ئۆتۆمەتانی کە ئاراستی یەکتریان کردووە دەزانین چۆن کاگرا بە پێش وەزعەکەی نەکەوی ئەچەندە قەزای کوردستان پرسیاری زۆری لەسەرە یعنی بەڕاستی کە ئەوەی کە قەزایەک بێ و بە ڕێی ئازاد و قازیەکان هەموو سەر بەخۆ بن و استقلال ئەوە جێی پرسیارێکی گەورەیە جێی مۆزوعەکی گەورەیە بەڕاستی بەراورد ناکرێت بە هیچ وڵاتێکی گەشە کردو لە ئاستی دنیادا بەڵام سەرڕایەوەش هێشتا باشتر لەوەی ببێتە تۆ چەک ببێ سەر یەکەچیت کە وانە چ خەڵک کۆ بکەوی هێزی چەکدار کۆ بکەوە و بچێت سەر ماڵک ئەوە ڕێگای قەزایی هەیە ئەگەر دلیل تێفەرمو دەلیلەکانت بینە و قسە و باسەکانی خۆت بکە و بزانێت چۆن دەبێتن وانە دوای من شتێک بڵێم لە کوردستاندا نەکرد لە کوردستاندا لە وڵاتانی ئەوانی پێدەن گەشە سندوو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوانەی لە قۆناغی گەشەکردندان یەک تەبیعەت هەیە هەر کاتێک جیابوونەوە ڕوودەدا مەوزوعەکی جیابوونەوە و خلافی سیاسی ڕوودەداتن یەکسەر تاوانبار دەکرێت یان بە دزی و جەردەیی یان بە خیانەت یان بە مەسایلی ئەخلاقی لە کاتێکدا ئەو مەسایلەن مەسایلی سیاسی جەوهەرین و لەسەر باسەکە قسە بگرێتن یان ئێستا تیرۆریستیش پەیدا بووە یعنی ئەو مەوزوعە گەورەی تورکیا هەیە چەندین میلیۆنە ئەوە لە بیدایەتی دروستبوونی دەوڵەتی تورکیا تا ئێستا کە کورد بەشێکی پێکەنی ڕئیسی ئەو وڵاتەیە کەچی لە باتی بین مشکلەکانی خۆیان حەڵکەن 24 ساعت ئێمە بە تیرۆریست ناو دەبن بەنواع و جەرایم و مەشاکلمان بۆ دێنن ئێستا بەداخەوە وە لای مەش وایە لە هەموو شوێنێک وایە جا ئەمێن قناعەتم وایە زۆر کزە بەوەی کە دادگا ئەو مەسایلانێک لە کاتۆ بەڵام هەر باشتر لەوەی ببێتە شەڕ و ببێتە مەسائلی گەورەتر ینی بەڕاستی بیری لێ بکرێەوە هیچ حەلێک نیە ینی حەل چیە گەرەوانە نەتوانین بێکەوە ئیدارە بکەن ئامادەن هەردووچان واز بێنن شخصی سێم بچێتن بیکە ئەوەش حەلەکی تکەیە یانێگە بڵێن کاکە پاڤڵ تۆ بچۆ قابل بەیەکەوە کەسێک بینن ڕیسپێک بێ لەناو حزبەکەیان کەسێکی بەتەمەنتر بێت تاکو و کۆنگرەیەک دەبەستن کۆبوونەوەیەک دەبەستن قرارێک دەدەن بەڵام ئەوە ئێستا دەردەکەوێت هیچ نییە لەبارەکە
پێشنیازێکی لەو جۆرەیان بۆ بکەیت؟ من يعني خۆشحاڵم ما بکەن، يعني لە هەموو حزبێکی سیاسی مەسەن دەبینی زۆر جار لەناو لە ئەوروپاش لە شوێنی کەش کە دەبینی مشکلێک دروست دەبێت لەناو حزبی سیاسی بەیەک ناگەن یاخود سەرۆکێک دەمرێ کاکە بە سوودفە دەمرێ بە عادسەی سیارەی تێک دەچێت پێدرێن تمپرری سولوشن تمپرری موقتەکە چییە؟ کەسێک دەینن بەس بەتەمەندترین کەسی کۆمەڵ ناو حزبەکەیان بی کە ڕێزی لێ بژیرێ احترامی بژیرێ و لای هەمانەوە ڕسپێکت بکرێ بە موقت دایدەنێن تاکو کۆنگرەیەک دەبەستێ شتێک دەبەستێ کەسێکی نوێ دادنێ بەڵام ئامادە نەوەش بکەن من یعنی بەو تەسەڕوفاتانەی کە ئێستا کە دەیبینم ئەو برادرانە یعنی بڕیاریان داوە بڕیارەکە تەنانەت خۆشیان نییە من پێم وایە ئەو برادرانە قوبات و پاڤێڵ بەتەنها بڕیاری خۆیان نییەوە من پێم وایە پارتی زەختێکی زۆری لەسەر کردوون بۆ ئەو نووزەیە کە لە کوردستان بە تایبەتی لە سلێمانی ئەو منطقەیە هەیە بە ڕێیەکی جیاوازیان هەیە لەوەی کە تورکیا هەیەی سەبەرابەر بە کێشەی کورد هەم لە تورکیا و هەم لە ڕۆژئاوا و هەم لە باکووری کوردستان ئەو نووزە بە تەواوی یەکلاکەنەوە وەکو کاک مەسعودیش باسی کرد وتی دەیانەوێت کوردستان بیکەن بە یەک دەنگ ئەو دەنگەیش پرۆ تورکیا بیتن و تورکیا بە ئاراجوی خۆی تەراتێن بکاتن لە کوردستاندا. زۆر باشە حتمما دەگەڕێمەوە لا دەچمەوە لای کاک مەسعود. کاک مەسعود لایەنێکی کێشەکە کە بافڵ تاڵەبانیە پێی وایە کە ئەمە چاکسازی و پاکسازیە و یەکێتی وەک خۆی دەڵێت ئێستا چووەتە سەر ڕێگە ڕاستەکە هاوکات لە بەرامبەردا لاهور شێخجەنگی پێی وایە ئەمە تەصفیە حسابی حیزبیە و دژایەتیکردنی هەموو ئەو کادر و ئەندام و لایەنگرانە یەکێتیە کە پێشتر لەسەر باڵی لاهور شێخجەنگی حساب دەکران. ئێوە پێتان وایە چۆناوە؟ خۆی قسەکە جوانە یعنی ئەگەر چاکسازی بی تەرتیبات هەیە ینی ناو یەکێتیش لێژنەی نەزا هەیە راپۆرتی کۆنگرەکانیان هەیە وازح دیارە یعنی ئەگەر چاکسازیە با دەست پێ بکەن مەسەلەن چەندین کۆمپانیای ترێت چەندین ئیمپراتۆریەتی ترێت وەک شتەی تر هەر خۆیان ئەمجێم لە خۆیان بۆ درێن ئەمجێم لە کاک بافێلجی بۆ باسی پرۆپارتی کردیان ئێتو باشە ئەندام مەکتەب سیاسی پرۆپارتی ئێجارە لەوان دەست پێ بکەن بانەوەتی کاک لاهوریش بێ بانەوەتی خۆشی بێ بۆ نمونە ئەگەر ڕاستی و چاکسازیە بۆ دەبابی کاک لاهوریش پێشنیاری ئەوی بکەن لە پەیامەکەی بەس نەیکرد با داوای مەحکەمەیەکی بکەن لە بۆ هەموو گەندەڵکارانی کوردستان چونکە الحەمدلله سەرکردایەتی کورد هەمووی لە گەندەڵی ئاڵاوە تەقریبەن هەمووی یعنی نارێم ئیلا کەمێکی نەبی کەواتە با دادگایەکی ڕاستەقینە ئەمە ڕاستە تازە باسیەوەش کرا کە دەسەڵات سێم زۆر زەعیفە لە کوردستان چی یەقەی چی دەگە یەقەی مامۆستای ئاینی گرتیا یەقەی ڕۆژنامە نووسانی گرتیا یەقەیەکی وەکی کاگنۆشروانی گرتیا حکمی لەسەرتا یعنی لە گەندەڵکار و لە وڵات فرۆشەکان لا دەدا یەقەیەوان ئەوە محکەمە ئەوە دادگای کوردستانە بەڵام دادوەری زۆر زۆر بەڕێزیشمان هەنا کە دادوەری بێلایەنن محکەمەک دابدرێ بوانە وەو کاتی کاک لاهور حەقێ پێش هەمووان برێ ئەمن دەچم وەکو وەشی بە بڕگوار وازم شتێکی وایی باس کرد وەکێلیش مادەم داوای چاکسازی کە برێ ئەمن پێشی تو دەچم پەنا ببەنە بەردادگا. بەڵێ دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان هێندە لە دۆخێکی باشدایە کە هەردوو لای کێشەکە پەنا بۆ دادگا ببەن نا لە دۆخێکی باشدانە بەڵام دەکرێت داواکەن لە محکەمەی تایبەت لە بۆ گەندەڵکاران دروست بکرێت لە خەڵکی بێلایەن ئەمە دادوەری زۆر باشی بێلایەنمانێ بە خۆشتان دەزان مەبەستم ئەوەیە ئەوە ڕاز نییە کە دەرێن لە بۆ چاکسازی نەخێت ئەگە چاکسازی وایە لە شوێنی تر ڕادەستی پێ دەکرد واضح دیارە ئەو مەوزوعە ئەوەشی نەدەویزە تو هێز بجوولێنین تو کابرا درێ من کاکە هەموو دەسەڵاتی خۆم دایتە تو وەچی دکتۆر دەرێ کاکە کابرا لە مەطعەمەی یەکسەر دەرناکرێت تو دەری شت کردووە ئەجو دوایە دەنجی لە تو زیاتر هینایە جەماوەری لە تو زیاترە یعنی ئەوە ناکرێت و پاڵی پێونی ئەم لە بە هەندێک تۆزەک ڕەئیم جودایە کام لە حیزب دروستکەن کاک بافێڵ یان کاک لاهور کە کاک لاهور جەماوەری یەکێتی تاریخی یەکێتی زیاتر ئەگە بێ سەر قیاسەکان بۆ نمونە بەیانی تاسیسی یەکێتی بینە و محکەمەیان پێ بکە یان پەیرۆ پرۆگرامی ئێستا بینە و محکەمەیان پێ بکە یان ئاخر کۆنگرا بینە و محکەمەیان پێ بکە یان دەبێت تو ئەحتیمال بکەی سەر شتەچوە لەبەرەوەی ڕەنگە کاک بافێڵ حیزبێکی تر دروست بکە ڕاستتر بی ڕایەکی ئەقەلیەتی هەیە یەکێتی بە چارەسەرێکی باش دەبینی بەڵێ دروستکردنی هەیە حیزبی نوێ لە دەرەوە یەکێتی بە چارەسەرێکی باش دەبین بۆ ئەم دۆخی کە یەکێتی تێکەوتووە نەوەڵا ئەمێن وەک خۆم ڕەنگە دکتۆر لە بەڕوانگەیەکی ئەوروپی بەڕوانگەیەکی
وەکوێ ساخت تەمەسای هەرێمی کوردستان دەکات ماوەکەم یان لێرە بۆیان لێرەنەوە نازم وڵاکەم لێ نیە بەڵام ئێستا هەرێمی کوردستان تحملی حیزبی نوێ ناکە وەکوێ خەڵک زۆر بێ ئومێد بووە لەو فرا حیزبی ئەوەی بەڕاستیان بەڕای من هەر لە ناو یەکێتی ببینێتەوە حتا دەکرێت ئەو جوهودانەی کە هەیە لە بۆ نێوبژی یعنی هەندێک کۆمەڵ چووە هەندێک مامۆستایانی ئاین چوون هەندێک خەڵکیتر چووە دەبوابی سەرۆکی هەرێم و سەرۆکی مەجلیس وزەراش ئەگەر ڕاستەقینێ و سوێندیان خواردووە کە مەسلەحەتی هەرێمی کوردستانیان دەوێت دەبوابی ئێستا نێوبژیکەر بن نەک تەرەف بن نازانم یعنی ئەوە حەق وایە وابن وە خەڵکی تریش وە مسەقەفینیش یعنی ئەو دەنگانی ئێستا لێرە ئەوڕۆ بڵاو بووە ڕەنگە ئێوەش موافق بن کە ئێمە هەموو ڕەئیمان لەگەر ئەوەیە ئامۆزایان یەکێن یان هەردوو سەرکردنە ڕێک بکەون باشتر وەڵی من وەک خۆم ئەمن ئەوەندە موافقیش نیمە لەگە پارتی دیموکراتی کوردستان چونکە پارتی و یەکێتی زۆر زوڵمیان لەو میلەتێ کرێت بەڵام وەڵی ئەم پێم خۆش نیە لە ناو پارتیش دەرێن دوو ئامۆزا بینیان ناخۆشە وەرگەڕێنەیەک و خوێنیان لە بینی بەرژەیانی ئەو شتە شیرین نییە ئەمە حەزمان لێە دەستگۆڕیەکی دەسەڵات هەبی با دیموکراسیانە بۆ ئایندەی یەکێتی جیاواز لەو شخصیەی کە هەتە بۆ یەکێتی و بۆ حیزبەکانی دیکە لە هەرێمی کوردستان دەمەوێت بۆ چوونت خوێندنەوەی تۆ لەبارەی ئایندەی نزیک و دووری یەکێتی بزانم ئەگەر وەکو دوا پرسیاری وەرگری سوپاس دەکەم وڵی ئایندەیەکی زۆر خراپ تەمەشا چاوەڕێی یەکێتی دەکا یەکێتی گورزی زۆر گەورەی پێکەوتو و هەڵدەستاوە بەڵام ئەو گورزەی ئەو جارە پێی دەکەی هیچ گورزەک نییە کە تقریبان ساڕێک دەبی یەکێتی دەرفەتەکی لە بۆ هاتە پێش ئەوش ئەوەیە مەعارەزا فەراغەکی گەورەی بەجێشتیە هیچ حیزبێک نەبوو بەدیلبی یەکێتی وەکو دکتۆریش ناوی لێنا نووزەیەک زۆر ڕاستە نووزەیەک بەرامبەر دەسەڵاتی کوردی هەستاوە نەخێرەک هەبوو نایەک بەرامبەر تورکیا هەبوو نایەک بەرامبەر گەندەڵکارانی کوردستان هەبوو یەکێتی خەریک ڕاست بیتەوە ئێستا زۆر خراپ دەکەویتەوە وەکەوتنەکەشی هەر ئەوەندە نیە دەکەوی و دەنجی کەم دەبی نەخێر یعنی لەبەر چی ئەم باسم کرد چ کاک بافێل سەرکەوتوبی چ کاک لاهور سەرکەوت هەر شکست و دۆڕانە لەبەرەوەی سیلسیلەکان دەست پێ دەکات بە گۆڕانکاریەک بەرەو سەلبی بەرەو چێ بەرەوەی دەچی کە تورکیا زۆر زاڵبی یعنی تو دابنێ پاییزێ تورکیا دەستی بە عەمەلیات کرد لە بۆ قەندیل و هەردوو حیزبیش بەشداریان کرد ئەو دیمەنە بینە پێشچاوی خۆت و قەندیل صاف کرا و داعش و تیرۆریستی دنیای هێنرا قەندیل چارەنووسی هەرێمی کوردستان چ دەبی چارەنووسی حرەکەی تەحڕڕی لە هەر چارپارچەی کوردستان چ دەبی یعنی حیزبەکانی کوردستان چ دەکەن ئێران موقفی چ دەبی عێراق موقفی چ دەبی ئەمریکا موقفی چ دەبی هەمووی موقفێکی زۆر خراپیان بەرامبەر هەرێمی کوردستان دەبی دەرێن ئێوە ئەو مرتەزەقەیەتان لە بۆ تورکیا کرد خۆشتان لە ناوبرد وبوونە هەڕەشە لەسەر شەرق لەوسەد وبوونە هەڕەشە لەسەر جیهانی یعنی ئەو گۆڕانکاریانە وایە لە پێشە ئەگەر ئەو مەوزوعە بە جوانی چارەسەر نەکرێت بۆیە با داوای بکەین با داوا لە خەڵکی کوردستان بکەین بە یەک موقفی نەکەن لە پێناوی مەسلەحەتێکی خاص لای لایەکی بگرن بە هەڵەی وەلای دژی لایەکی وەسن نەخێت با برن کاکە ستۆپ دەنە زۆر زۆر مەترسیە ئەم داوا لە برایانی پارتی دیموکراتی کوردستانیش دەکەم بەڕاستی ئەو دەورەی ئێستایان هەیە دەورەی سەلبیە با دەورەی ئیجابی بی ڕێکیان بێخنەوە و داوا لە مەکتەب سیاسیش دەورەی ئیجابینیان هەندێکیان و ئەو 120 کەسە نازان 125 سەرکردیان هەیە هەر کەسە و چتۆ ماڵی پاڵی دایتەوە یەک دوو دەنگ نەبی کاکە بەدەنگ وەرن بێ کاکە کاک لاهور کاک بافێت ئەو خۆتان تێدەچن و دقیقتر وەکو لە قورئان دەرێ ئین بەغەد ئەحەدوهما فەقاتل یعنی دەبی لایەکیان دیارەوە ئەم زانیتن کە نێوبژی دەچی لایەک ڕەفزی دەکات یعنی پشت بەستۆ با دەوڵەتێکی ئیقلیمی و بە حیزبی تر وازی لە وەکوێ ڕای گشتی ناوێکێتی پێمینیە ڕای گشتی جەماوەر بێ نەخێت پێی برێن زۆر زەرەکی گەور دەکەی وەبی بەخۆی بێتەوە لە مەسلەحەتی خۆیتی ئەوی شەی ئەو دەیکا ڕێک ئەو دارەی دەبڕتەوە کە بەخۆی لەسەریتی ئەوە دوا قسەمانبی لە بۆ هەمومان نیشا زۆر زۆر سپاس دەچمەوە لای دکتۆر عەبدوڕەحمان دکتۆر دەمەوێت ئایندەی یەکێتی شرۆڤە بکەین و چۆن سەیری ئایندەی نزیک و دووری یەکێتی دەکەیت پێتان وایە بەو جۆرە دەبێت کە کاک مەسعود عەبدولخالق ئاماژەی پێکردیان دەکرێت شتی دیکەش هەبن کە چاوەڕێی یەکێتی بکەن وڵی ئەوەی کە نهایەتەن وتی زۆر ڕاستە یعنی ئەو برادەرە کە لە موقعی دەسەڵاتەوە قسە دەکە و پێی وایە سەرکەوتووە وا نامیدێ لە سیاست بە شەو ڕۆژێک لە شت هەر دەگەڕێتەوە
یعنی لە شەو ڕۆژێکدا 100% دەگەڕێتەوە. یعنی لاهور کاک لاهور ئەگە بێت و 2 هەفتێت 3 هەفتێت کە مانگێکیت کە بمینێتەوە باوەڕکە هەموو معادلەکان دەگۆڕن. هێزی ئیقلیمی دێتە ناوێ، حزبی سیاسیەکە دروست یعنی ئێستا مەسەلەن ئێستا حالی حاضر پارتی بابنین لە پشتی پاڤێلە قسەی تێدا نییە ئەوە تورکیا، بەڵام دە ڕۆژیت کە 6 مانگ نازانم چەندیت کە یعنی ماوەیشت کە 6 مانگیت کە ئەو معادلەی ممکنە بەتەواوی هەڵگەڕێتەوە ببنە دوژمنی سەرسەری یەکتر و کاتە پەنا دەبنە بەریەکیتکە. لە ڕابردوو بینیمان چۆن پارتی دژی گۆڕان بوو دوای پەنای بردو بۆ گۆڕان لە بۆ یەشێتی زەعیفکە. لە سیاست شتێک نەناوی مستەقر بێتە سەر، یعنی ئەو برادەرانە دەبی دوور بیر بکەنەوە بێجگە لەوەی ئێمە زەرەرشی گەورەمان کردووە کەوەی سەرتاسەری دنیای خەریکی بنیادنانە، خەریکی پێشکەوتنە، ئێمە مەشغوڵی ناوماڵی خۆمان و فلان و فیساری. جا من پێم وایە یەکێتی ئەوە بڕوا زەرەرێکی هین دەکاتن، یعنی ئەو برادەرانی کە ئێستا پێش وایە پێیان وایە براون وا نامینێتن. بۆ چارەسەریش من پێما بۆ حزبی سیاسی ممکنە حەل بێ لە قسەکانی کاک مەسعودیش باش تێدەگەم کامە ئەقەلیە، بەڵام بەعام قسە لەسەرەوە تۆ لەسەر حەقیان نا تۆ دەبی ئەوان کە خەڵک حزبی پێک بێنەیان نا قسە لەسەرەوەیە حەلێک بدۆزمەوە چارەسەرێک. بەڵام ئەگەر لە کوردستانش حزب پێکنا یان حزبایەتی ناشرینە یان شتێک ناکرێ ئەو مەوزوعە پێویستی بە چارەسەرە. بەڕای من حەلە چیت کە با بچن ڕیسیپیەک دانێن لە ناو حزبەکەی خۆیان پیاوێکی معقول نەماونە ناو یەکێتی بیکەن بەڕابەر تاکو حەلێکی دەدۆزنەوە. یعنی ئەو حزبە خاوەنیست ئەو هەموو شەیدەیە ئەو هەموو ڕابردووەیە ئەو هەموو تێکۆشەرە گەورەیە ناتوانن لە کۆبنەوەیەک دانیش ئەمریکاکەوە لەبەرەوەی یەکێتیتان گەیاندووە بەو ڕۆژەی کە چارە نووسەکەی زۆر خراپە. خانەوادەی ڕابەری کۆچکردو و جەلال تاڵەبانی پێیان وایە کە ئەمە چارەسەرە کە کردویانە و پێیان وایە وەکو بە کاک مەسعودی شمرد ئەوان پێیان وایە ئێستا یەکێتیان و حیزبەکەیان خۆتەوە سەر ڕێڕەوی ڕاست. خۆ یەکێتی مڵکی ماڵی مامزەلال نییە، مامزەلال بخۆی بەو تعبیرە رازی نییە بنەوە مڵکی ماڵی تۆیە. یەکێتی حیزبە خۆ کەمپەنی نییە، یعنی تۆ برێم کەمپەنی مێوم سەرۆکیمەوە وەکالەتەکەی لە ژیرفانی منەوە قانون و حزبێکی سیاسیە، ئەو حزبی شەیدانە، حزبی زیندانە سیاسیەکەنە، حزبی ئەوانەی هەزار سارە ماندی بوون و شەو نخونیان و حزبەوە بینیوە. حزب موسساتی هەیە، حزب دەستگای لێپرسینەوە پێڕۆ و فلان و فیساریدا هەیە. ئێستا کە ئەو دوو کەسە لە کۆنگرەیە لە هەر شوێنێک هەڵبژێردرا بوون قەرار بوو یەکێتی بنە پێش کە بۆیان ناچێتە پێش هەر ئەو برادرانە کۆ دەبنەوە بەم وەقەتی برن ئێوە نەتانگەیاندا ئەو شوێنێک کە پێویست بوو فەرمونون هەردووکتان ناچۆن کەسێک دانن کە بتوانێت تاکو دەورانە چیتکە کۆنگرێک دەکرێت شتێک دەکرێت ئەوەش ممکنە تەریقی چیتکە بیت. وەڵڵا ئەگەر ئەوە نەکرێت یان دەبێتە پێکدادان یان دەبێتە جیابوونەوە گەنا ئەوەش هەمووی خراپە، ئەو ئەگەرانە هەمووی خراپە. یعنی چ دەکەی کاکە یعنی یان بێکەوە دەبی بەحەوێنەوە کە دیارە ناحەوێنەوە یانەوە تێ دەبی حزبی سیاسی جیاب بکەنەوە یانەوە هەردووشان دەبی واز بێنن کەسێک دانن موقت تاکو چارەکی موقت دەدۆزنەوە. کاک مەسعودش زۆر ڕاست دەکات، کاک مەسعود بارزانی دەست پارتی مەکتەبی سیاسیان حەقە بێن ئەو کێشە دڵیان خۆش نەبی لەو دیوەوە بن وەڵا یەکێتی تێک دەچێ ئەمە قازانج دەکەین، یەکێتی تێک بچێ هەموو زەرەر دەکەین، یەکێتی مشکلی بۆ دروست بێ گۆڕانیش زەرەر دەکات، بزوتنەوەی ئیسلامیەکانیش زەرەر دەکەن، پارتیش زەرەر دەکات. ئەوە نابی لە چوارچێوەی هینی حزبی منافەسەی حزبی لێک بدرێتەوە لە چوارچەوەی بەرژەوەندی عامی کوردستان. ئێمە لە باتیەوەی سەرقاڵ وەبین چۆن لە بەغداد کورسی دێنین ئێستا سەرقاڵی ناوماڵی خۆمان. تایبەت پارتی دیموکراتی کوردستان دەتوانێت بە ئاراستەیەکی باش کێشەکان چارەسەر بکات یاخود لانی کەم ڕۆڵێکی باش لە چارەسەرکردنی کێشەکان ببینێت؟ مشکلەیە نازانێت پیاوان بەشێکن لە چارەسەر یان بەشەشی لە کێشەکە، یعنی بەڕاستی نیە تا ئەو سەعاتە بەشێکن لە کێشەکە، بەڵام ڕەنگە ئەوانش تەوقیعیان نەکرد بێ ئەوای لێبێ. زۆر جارێ شتێ لە دەستی تۆش دەچێتە دەرێ، یعنی مەسەن تۆ زۆر ئاگرشی چکۆڵەت تێ بکەی و دوای دەبێتە دارستانێک دەسووتێتن. ئەو برادرانە ئەگە پێشان وابی مەسەن یەشێتی کۆنتین بکەن بە ئینگلیزی، یعنی زۆرێک لە احتیوای بکەن لە بۆ ئەوەی ئەو مواقفانەی نەبیتن بەرامبەر بە تورکیا لەبەر ئەوان لەسەر سنووری تورکیان و ئەوان دەبین نەرمتر بن و دانێ خۆ بپارێزن لە شەڕی تورکیا. ئەوە هەموو تێگەیشت خەڵک لێک تێدەگاتن تێدەگەی، بەڵام ڕەنگە ئاگرەکە لەوە بچێتە دەرێ بۆیە مەجبور بن بڵێن بابە ئەوها نابێت دەبی ستۆپێک بکرێ و کاک مەسعود وتی یعنی ڕاوەستن بە هەمومان بێکەوە نەسوتین بە حەلێک بدۆزینەوە حەل وەسەتێک. من پێشم وایە کاک پاڤێل و کاک قوباس زۆر جێ لە کاک مەسعود دەگرن، یعنی ئەگەر بیانێتە سەر مێزی دانیشێنێ بڕێ ئەوها مەکەن حەلێک بدۆزنەوە حەلێک بیتن هەمومان بە پێوە نەسوتین چارەسەرێک دەدۆزرێتەوە بۆ مۆزوعی. زۆر باشە دەمەوێت وەکو دوا پرسیار و دوا دەرفەت ئەگەر بۆ چوونی بەڕێزت خوێندنەوەی بەڕێزت بۆ ئایندەی نزیکی یەکێتی بە دیاریکراوی چەند هەفتەی ئایندە تا ئاستێک بە پێی خوێندنەوەی ئەو ڕووداوانەی
لە چەند ڕۆژی ڕابردووە بوون بە جۆرێک لە جۆرەکان یەکلاییکەرەوە دەبێت پێتان وایە ڕووداوەکان بەرەوکوێ دەچن و چۆن بەرەو کۆتایی دەڕوات؟ وڵی کاک ڕۆژگار هینەکان زۆر گەرمن یانی کێشەکان کێشەی گەورن وەکو دەریستێک سەروەری های ینی مەوزوعەکە زۆر جددیە ممکنە لە دەست بچێتە دەرێ ومێت دەکەم وانە بێ ومێت دەکەم پێک دەدانی تێرانەکەوێ کێشەکە گەورە نەبێ ومێت دەکەم یەشێتی هێندەی خەڵکی تێگۆشەر و ڕۆشنبیر و ئازاتێدا بتوانێت احتیوایکەن کۆنتڕۆلیکەن بەیەکەوەیان دانیشێنن حلێک بدۆزنەوە بۆ حلێکی موقتیش بیتن تاکو حلێکی جەزەری دەدۆزنەوە بەلایەکیدا دەکەن ئەگەر نا خراپ دەبێت ینی معلومەوە بەرەوچێ و دەڕوا دوێنێ چەشان بردوتە سەرماری کاک لاهوری ئەگە دوو کەس دەوێت تەقەیان بکرد باە ئیتر کارە سات دەقۆم. زۆر سوپاس بەڕێز عەبدوڕەحمان مەولود مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی سوپاس کە نەداوە لەگەڵمان بوویت هەروەها بەڕێز مەسعود عەبدولخالق شۆڕڤەکاری سیاسی سوپاس بۆ بەڕێزیشت کە لە هەولێرەوە لەگەڵمان بوون. زۆر سوپاس بۆ ئێوەش بینرانی بەڕێز هەر شاد و بەختەوەر بن کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت.